هەرچەندە هێشتا هیچ بڕیارێک لەلایەن دادگای باڵای ئەمریکاوە نەدراوە، بەڵام سەرۆک جۆ بایدن بڕیارەکە بەو پەڕی توند ناو دەبات. ئەوە پەیوەندیکی زۆری بە منەوە هەیە، بەهۆی ئەوەی ئێمە دوای 50 ساڵ بڕیار بدەین ژنێک مافی بژاردەی نەبێ بڕیاری خۆی لەو بارەیەوە بدات. ئەمەش واتای ئەوەیە کە پرسیار لەسەر هەموو بڕیارێکی دیکەی پەیوەست بە مافی تاکە کەسی دروست بکات. بە گوێرەی بەرنووسێکی ڕاوەرگرتن ئەوەی دزەی کردووە و یەکەم جار لەلایەن پۆلۆتیکۆ راپۆرت کرا، دادگای باڵای ئەمریکا ڕەنگە لە ماوەی چەند مانگێکدا بڕیاری مافی ئازادی ژنان بۆ منداڵ لە باربردن هەڵبوەشێنێتەوە و بەوەش بڕیارەکە دەکەوێتە دەستی یاسادانەرانی ویلایەتەکانەوە. مەسەلەی ئەوەی وەک ژنێک کە تۆ بتوانیت پرۆسەی منداڵ لە باربردن بۆ خۆت لە ویلایەتێکدا دەستەبەر بکەیت، ئەوە بە تەواوی بەندە دەبیت لەسەر ئەوەی کە تۆ لە چ ویلایەتێکدا دەژیت. ئێمە لە ئێستادا مەزەندە دەکەین کە ئەم بڕیارە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە و نزیکەی 26 بۆ 28 ویلایەتی ئەمریکا ئامادە دەبن بۆ دەست بەجێ قەدەغەکردنی منداڵ لە باربردن. داکۆچیکاران لە مافەکانی مرۆڤ دەڵێن بەدەستهێنانی خزمەتگوزاری تەندروستی دوو گیانبوونی ژنان لەوانە منداڵ لە باربردن کلیلی سەرەکی بەشداری تەواوی ژنانە لە کۆمەڵگەدا. جا ئەگەر بڕیاری دادگای باڵای ئەمریکا ناسراو بە ڕۆڤی وەید ڕەت بکرێتەوە، ئەوە کاریگەری لەسەر 36 ملیۆن لە ژنان دەبێت. ڕەتکردنەوەی بڕیارەکەی دادگای باڵای ئەمریکا بە ڕێژەیەکی نایەکسان کاریگەری دەکاتە سەر ژنانی هەژار، بەڵام ئەو ژنانی کە دەوڵەمەندن دەتوانن سواری فڕۆکەیەک ببن و بۆ منداڵ لە باربردن بچن بۆ شوێنێکی دیکە. هەر بۆیە بەشی زۆری کاریگەریە دژوارەکە دەکەوێتە سەر شانی ژنانی هەژار. نەهێشتنی پاراستنی یاسایی بۆ منداڵ لە باربردن ئامانجێکی لە مێژینی نەریت پارێزان بووە، بەڵام ڕابەرانی کۆماری مەسەلەی دزەپێکردنی تاوتوێکردنی پرۆسە یاساییە ئەو پەڕی نهێنیەکەی پەیوەست سەرکۆنە دەکەن. ئێستا لە نێو خودی دادگای باڵادا کەسێک هەیە کە هەڕەشە لەسەر بەخۆی دادگاکە دەکات. هەواڵی دزەکردنی ڕاپرسیەکە هانی هەردوو لایەنی داوە و بڕیارە لە هەڵبژاردنەکانی ناوەڕاستی نیوەی خولی سەرۆکایەتیدا لە مانگی 11 ئەم ساڵدا ئەم مەسەلەیە هانی دەنگدەران بدات. هیچ شتێک لە دەستوری ئەمریکادا نییە کە ڕێگە بە کوشتنی کۆرپەلەیەکی لەدایک نەبوو یان منداڵێکی لەدایک بوو بدات. پێم وایە گەر بڕیاری دادگای ناسراو بە ڕۆڤی وەید هەڵبوەشێنرێتەوە ژمارەیەکی زۆر لە ژنان گیان لەدەست دەدەن. ئاماری ڕاپرسێکی گشتی ئەوە پیشان دەدات کە زۆرینەیەکی ئەمریکایەکان لەگەڵ ئەوەدان منداڵ لە باربردن لە زۆربەی یان هەموو حاڵەتەکاندا یاسایی بێت.